ئەوەسیشی یەگەیتر لە مقامانەی کە لە گەرمیانە ئێستا زۆر وەکو توخمی مانەوەی نەتەوەیە چاوی لێ بە شێوازی زاری ماچۆ تێ بڵین سێ چینە دیدی من بۆ ئەو مامۆستایانی گەورەم کە پێیان وتوم مقامەکە لە دەستپێکە نەعەجەمە نەڕاستە تۆنی سروشتیە چونکە 100% لەناو سروشتەوە وەرگیراوە ئێمە ناتوانین تۆنی بولبول لە توینەر بدەین تۆنی ئاو لە بولبول بدەین بۆیە بۆ خۆی مقامەکە بۆ شێوازەیە چی دومیشی شاقی نەهاوەنە و بۆ دواتر دیسانەوە چێتەوە ڕاستەکە لكوني كسماي الرجاي لهردي اي مرحبا تبارش المني أرسات ودردي بلا كسمري هرشواي ليغور ضلياي اي نشادم دوسياي دير وطن بلا كسمري كابتني ويادم شوار وجهي برديناي داغي خوا ناري داغي ناري برايا اريا برايا صحراي ششكرياي شيطان شين ماي
پەشێوە هیلالی شێوای ئەبرۆی توی پێوان ئازیزەکەم دواگەی هەرچی وای سەنانیەتیم هەر لە پاڵ سار باگشتیان جەم بنای وەسۆزم قەتار ئەمە سەدەیای ئاسیا و چینیەتیم ئازیز بەڵێ چێشکردن مەیۆنای پەیتاپەی ئاسیاوەنای خاڵیان بلا کەسمەریەی نۆبەتەن زادەی ئەرێ ڕاستەی خایابانەی هەوەر ڕاستەی میلەت ئەرێ ڕاستەی خایابان ئەی هەوەر بەخچەی میلەت گەنەگراساکای باری فێر بمچیتی شین کرد ئیمجا گراساکای باری فێر بمچیتی شین کرد دەڵێ قوربانە بم کاکە حەمەدجان بەخوا کاکە زایلاک بوو من